تماشاوان و وەرگرên هێژایên Kurdistan 24 li her dera hûlê bin li Bakur yan Başûr, Rûjhelat yan Rûjavayê Kurdistanê yan her dera di nav cîhanê spêda hewa baş bîtin. Ez Metin Kerîmxanim digel hevkarê xwe Şakar Star em ê bi hev re îro bernameyê Beyanî 24 pêşkêş bikin. Helbete Şakar îro me du tewerên giring û pir biha hene em ê behs lê bikin. Tewerêkê em ê behsê nexweşiyekê bikin û bêjinê nexweşiya Firecûlî ku gelek ji me rojane em hindek kesan dibînin ku gelek herekan dikin gelek zarokenek ku neşin tenanet bîst xolekan jî di mal da dabinîşin gelek herekan dikin destpêkê digot Firecûlî karekê baş e lê niha ku nexweşek hatiye destnîşan kirin bêje em vî babetî digel mêvanê xwe em ê behs jê bikin em ê behsî nexweşiya Firecûlî kirin ku di heman dem da bi ADHD ji dên yasî vêce Şakir ez heskim tu xwe behsê tewara duya bername îro bikey با سڵاوێ بکەم سڵاوتان لێبێ هیوامان باشیتانە دڵخۆش بن لە دەستپێکی ڕۆژەکەمانە مەتین کەریمخان باسی ئەو بوومەلەرزەی دوێنێتان بۆکە هیوادارین خوای گەورە هەر چوار پارچەی کوردستان پارێزێ لە تەوەری دووەمیشمانە باسی کاریگەری و مەترسیەکانی یاریە ئەلکترۆنیەکان دەکەین بڕوام وایە لە هەر ماڵێک کەسێکمان هەبێ زۆربەی کاتەکانی بە یاری ئەلکترۆنیەکان بەسەر ببە اینجا ئەوە بێزیان نییە و هەمومان دەیزانین بەڵام ئێستا لە جیهاندا مەترسیەوە بڵاو بۆتەوە کە لە ڕێگەی یاری ئەلکترۆنیەکانەوە دەتوانن پارە لە یەکتر ببن زانیاری شەخسی و کۆمەڵێ بابەتی تر لەگەڵمانە بمێننەوە. بله اینجا شاکرمی دست به که بحث پیولرز آن خوب بوملرزا روشهلات و باشور کردستانه کن نوانده بوملرزازانیا ایرانه یا کمار اسلامی یا ایرانی بالاف کریه کو ساعت 5 سپیدا ایرو روزا دوشنبه پیولرزه که بگوره 5.1 پلا ریختر باشور روشهلات کردستانه وگرتیم پلا بی پیولرزه 5.1 پلا ریختر بل قصر شیرین یا سر به پارزگاه کرماشان روشهلات کردستانه هم دیسان شاروچکا کلار نوانده اداره سربخویا گرمیان لباشور کردستان هجان دیم نوانده بوملرزازانیا ایران آماج بویا که جیکیریه کو کوراتی آن کو قلایا و پیولرزه 8 کیلومتر بوینه و به دوریا 21 کیلومتران ل خانقین هم نیسان 22 کیلومتران جی لپارزگاه کرماشان روشهلات کردستان هاتیه چمار کردن البته لبولتن بهت ینو چین کردستان 24 بزانیان زتر سبارت به وان پیولرزان هم نیسان زیان وانجی بین پیشش کرد دەست خۆشمەتین تەمان خۆزگە دەستپێکی ڕۆژەکەمان ئەم بابەتە نەبووە بەڵامی تر هەبوو ڕاستی وێ سەلامەتی ژوە کەسان دەخوازن هەم لە باشوور هەم ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەدەبی زارەکی بەشێکی دەوڵەمەندی ناسنامەی نەتەوەی کووردە پێگاتووە لە ئەدیباتێک کە نووسراوەتەوە و زار بەزار لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە گوازراوەتەوە نمونەی باویش بەیت و باوی کوردی و لایلایە هۆرانی فۆلکلۆری و چیرۆکەکانی کوردی لە خۆ دەگرێ سەبارەت بەم پرسە پانێڵێکی تایبەت لەلایەن بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەچوو تێیدا کاریگەری و ئاوێتەبوونی ئەدەبیاتی زارێکی و موزیک لەلایەن شارەزایانی ئەدیبات و موزیک شیکرایەوە بابەتی ئەم پانێلە ئەدەبی زارەکی و کاریگەری ئەم ئەدەبێ لەسەر موزیکی کوردی شارەزانی بواری ئەدەب و موزیکی کۆکردوەتەوە کەشیکردنەوەی تایبەت دەربارەی دەوڵەمەندترین بەشی کولتوری کورد دەکەن ئەدەبی زارێکی بە سەرجەم ئەو دەقا ئەدەبیانە دەگوترێت کە نەنووسراونەتەوە و زار بەزار نەوە دوایەوە گواستراونەتەوە بە وتەی شارەزانی بواری ئەدەب و فۆلکلۆری کوردی بەهایان زۆرە و دەبێ سوودیان لە وەربگیرێ ئەدەبیاتی زارەکی پێگەیەکی جوانی ناسانی ئەو توی هەیە کە نەک هەر کاریگەری لەسەر ئەدەبیاتی هاوچەرخداناوە بەڵکو تەنانەت توانیوەتی قاڵب و قوارەیەکی تایبەت بە مۆسیقای کوردیش ببەخشێ یعنی لە هەر شوێنێک کە مۆسیقای کوردی بە دوای ڕەسەنایەتی خۆیدا بگەڕێت یا بیهەوێت مۆسیقایەک پێشکەش بکاتە کە ڕەگ و ڕیشەی لە نێو ناخی مرۆڤی کوردە هەبێ ئەوە ناچارە بگەڕێتەوە بۆ ئەدەبیاتی زارەکی لەو سنگۆیەوە من پێم وایە ئەدەبی زارەکی کوردی نەک هەر خزمەتی بە گوتاری ئەدەبی و گوتاری
هوەری مۆسیقا کردووە بەڵکو تەنانەت دەتوانین وەکو کۆڵەکەیەک بۆ ناسنامەی نیشتمانی و بۆ ڕەسەنایەتی گەلی کورچاو لە بکەین. ئەمە بەشێکە لە ئەدەبی زارەکی کورد بیت و مەقاماتی کوردی کە لە زمانی حەیران بێژان و بیت بێژان گوتراونەتەوە. هەرێک لەوانەش پڕن لە پند و ئامۆژگاری جوان. بەشێکی زۆری ئەدەبی زارەکی گەرچی کەم تا کورتێک نووسراونەتەوە بۆ ئەوەی نەفەوتێن، بەڵام بە گوتەی شارەزانی موزیک دەبێ بە نۆتە بکرێن بۆ پاراستنیان. ئەو بابەتانێکەوە زۆر گرنگە ئەمڕۆ لە مۆزیکی کوردیدا ڕنگدانەوەی هەیە هەمووی پاڵپشتە بە ئەدەبێکە بە ئەدەبی فۆلکلۆری ناسراوە لەگەڵ ئەو ئەدەبی تریکەوەکو ئەدەبی فۆلکلۆری و ئەدەبی نووسرا، بەڵام ئەدەبی فۆلکلۆریەکە بۆ ئێمە جێگای هەڵوەستەکردنە. ئێمە کاتی خۆشی بەڕاستی ئەتوانم بڵێم لە تیپی مۆزیکی پاشای گەورە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگمانە سەر ئەدەبی زارەکی نزیکەی 64 گۆرانیمان هێناوە، هەمومان کاری تازەی مۆزیکمانە سەر کردووە بۆ ئەوی بتوانین بە شێوەی زانستی و هاوسەرخیانە هەردوو بابەتی ڕەسەنێتی و هاوسەرخێتی بەیەکەوە گرێ بدەین. ئەدەبی زارەکی ڕەگ و ڕیشەی لە ڕەسەنایەتی کووردا هەیە. کاریگەری ڕاستەخۆی لەسەر موزیک و گۆرانی کوردی بوو. لامان کاتیش موزیکی کوردی خزمەتی ئەدەبی زارەکی کوردی کردووە. کەوا بێ دەتوانین بڵێن ئەم دوانە دانەبراون لێکتری و هەردووکیشیان هەبێنن بۆ مانەوەی ناسنامەی کوردی و نیشتمانی. هێرە مەولودی، کوردستان 24 هەولێر. بله جا شکرم میچینە پارێزگاها دووکێ لە باژارە دووکێ از بخۆشی ژمێژە نەچوە دووکێ تقریبا ساڵەکەیە بەس پاکیچەکە گرنگ و جوان ڕاستی من سپلای ئایرودیت یعنی کچەکەیە لە پارێزگاها دووکێ وتیخانەك vekiriye ûniha karê xwe têda diketin. Ev tevî derçûwa peymange heye lê li hîviya damezrandinê nemaye belkû karê xwe diketin aya kiçeka bajarê duhokiye. Du heftiye karê diketin û niha bi karê xwe dilxweş e û dixwazin ku kesên din kiçên din jî yani heman derîbe ji bi xwe birexsîn. ئەسل دەمژمێر دەهیس بێدەتێمە دکانە خۆن و سەرشی لە خۆ حتا دەهی شەوێ خوب و من geleka xweş e û taamila xelkî jî gel min geleka baş e û bi hirapitirî wana jî gele heşûlê min yekirî şûlê min gelek baş jî pirêvet çîdan û heta hedekî jî xelkê bi şûlê min jî razî ye an ku heşûlê min jî kirî. ولف خلکیش یعنی بچن تشتکی غریبه کو اول جرامت بینن از بادینان دا که چک شوله ما کوب کردن آنکو با خلکیش بچک تشتکی غریبه تشتکی جانت بینن. از آیا محمد آکنجا خلقا دو که ما که از خارج کارگری کارم آنکو اداره الاعمال من یا خلاص کردی و که ما فردی که از زانم تعیینن که مجبورم رو خو کاری که بکردم من جی وکی فردی دی آن وکی تشتکی جان دیدی و بچکی غریب بیت ناف خلق ما بادینان دا که ما کوچکانه وگر بو من گلک دوی از ما کوه که بخو بگم اونو که از کارت کم شوله ما کوه. طبعا گلک باشه که کچه کاری خوب خو هبیدن و با من تشتکی خوشه و تشتکی غریبه جی که از خو کاری خود کم و از خو کاری خوب روید بام و خو یا من خوشی بیدن تشتکی گلک جانه. خوده اگر تو هش کاری خوب کرد تو ابد شوله خدا ماندینا بی و با هر کچه که جید حزکاری هبیدن تنه بهوی نبید و نترسیدن اتکاری دا اب خودی سرکف نینیدن. با من تشتکی گله که جانه جیدم مالتی مسر کاری خو و حتی نو که تعامل خلقی گل من گله که باشه و شوله من گله باشی برای بچیدن. بەڵێ مەتین خانمێکی دەزڕەنجینی کورد کە لە سەرپێیەکانی خۆی وەستاوە و بەو جۆرە ئیشەکات و معیشەتی ژیانی خۆی
بەڕێوابات جێ دەستخۆشیە. جێی دەستخۆشی و ڕاستە. جێگەی شانازیشە بۆ هەموو خانمانی کورد. اینجا ئەچینە سەرتەوەری یەکەم کە باز لە نەخۆشی ADHD یەکەین، ئەویش نەخۆشیەکی فرەجوڵەییە. بۆ ئەم مەبەستە قازی محەممەد توێژەری دەرونی لێرە لەگەڵمان میوانە. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاسان دەکەم دەستان گەلێک خۆش کرا. بەیانی ئێوە و سەرجەم بینەرانی کوردستان 24 خۆش سپاس. پێشوێ بچینە ناو باسەکە حەزم کرد پرسیاری ناوەکەت بکەم مامۆستا. بەڵێ. ئەو ناوە قازی محەممەد هەمومانە زانین کە سەرکردەیەکی گەورەی کورد بووە. جا حەزەکەم بزانم لە خۆشەویستی ئەو ناوەنراویان شتەکە چۆنە مامۆستا؟ قازی محەممەد من خۆم ناوم قازیە باوکم ناوی محەممەدە بەڵێ. دیارە لەو ساڵی کە بووینە هەرە سێنانی شۆڕشەکانی کورد بۆ پاشێنەیتر خۆش زانی ڕنگدانەوەی کوردایەتی و کۆمەڵێک ئەسپابی نەتەوەی دیارە زاڵ بۆ بەسەر بیر و هۆشی تاکەکانمان باوکی میشارێک بە لەو کەسانی دیارە پێخۆش بووە کاتە ڕەبتی بۆ مۆزوعەوە هەیە. تەوان ئەوە کە ناوی لە ناوم قازی هەم گەورەی بۆ خۆیتی هەم ڕاست. ناوەکەژەوە من وەکو ڕەمزێکە ئیتر بووینە هەرگڵی ئەو ناوە و وەڵا بوو بە فزولیە هاوتم با خۆش پرسیار. ناوی ڕاستی. دەستان خۆش سپاسان دەکەم. مامۆستا چنەوە تەورێ خۆی سەرەکە نەخۆشیە فرەجولیان خۆت ADHD ئەگەر باسی بکەین ئەگەر بکاری بشوەکێ کورت پێناسایکەوە بێ نەخۆشی ما بکەین. بڵێ ADHD جۆرێکە لە نەخۆشیە باوەکان کە ئێستا کە لە وڵاتان یاخو لە جیهاندا سەری هەڵداوە دەتوانین پێناسەیەکی کورتی بکەین بڵێن بریتە لە جوولەیەکی زۆر و سەرنجدانێکی کەم واتە قلة التەرکیز و کثرة الحرەکیە. ئەو کەسێک کە توش دەبێ جوولەیەکی لە ڕادەبەدەری خۆنەویستانە دەکا و هەمان کاتیشدا سەرنجی لۆ شتەکانی دەوروبەری کەمە بە شێوەیەکی گشتی ناتوانانی تەرکیز کاتە شتەکان ناپڕژێتە سەر ئەو کارانەوە ئەو شێوازانەی ژیانی کەوا بە شێوەیەکی زنجیری ڕێک و پێگوک و کەسێکی ئاسایی بەڕەوەی ببە. باشە مامۆستا جۆری هەیە یاخود هەر یەک جۆرە و تەواو؟ دەتوانین بڵێم هەیتی و دەتوانم بڵێم نیتی بەڵام باوترینیان ئەوەیە کە ئێستا لە ناو خەڵکە عامەکە بە شێوەیەک دەبیندرێ بزێویە حرەکەی زۆر دەکاتن هەڵسو کەوتی ناڕێکە شلەژانی دەرونی زۆر پێوەیە متمانەی بخۆنیە هەم دەبێتە ئەسپاب هەم دەبێتە نیشانە و زیاکەرەوە لە کۆمەڵێک نەخۆشی و گرفتی چری دەرونی. باش مامۆستا ئەو نەخۆشیێژێ کەسێکێش زارۆکێک گوزارەکێکی دی جیاوازە یان ئەک تشتە بۆ هەمی بۆ هەمویان یەکە بەڵام دەگەڕێتەوە سەر وزە و توانای ئەو کەسەی کەوا تووشی ئەو جۆرە گرفتە دەرونیە دەبی ئەو جۆرە نەخۆشیە دەرون دوتان بڵێم نەخۆشیی دەرونیە کە باویشە لە ناو خەڵک لەش بە شێوەیەکی گشتی لە جیهان بڵاو بۆ تۆ لە ناو گەوران دەتوانین بڵێن 4 تا 7% خەڵک تووشی دەبی لە گەورە لە بچووکیش لە منداڵان دەکات تەمەنی 1 ساڵ بەدواوە لە 15 تا ینی ڕێژەی 15.5 ینی 15.5 لە سەدا منداڵان تووشی دەبن. ئەو توشبوونەش تا ڕادەیەک زیاکردنەوە نیشانەکانی تۆزێک ئەستەمە تاکو منداڵەکە بەرەو گەشەی تەواو دەبی گەورەبوونێکی تەواو دەبی جا هەستی پێ دەکرێت. ئەو کاتێک کە هەستی پێکرا پێویستە بە زووترین کات دایکان و باوکان سەردانی پزیشکی دەرونی یاخود چارەسەرخوازی دەرونی بکەن لەوەی گرفتەکانی چارەسەر بکرێت. باشە مامۆستا هۆکاری توشبوونەکەی چییە؟ کۆمەڵێک هۆکار هەیە دەتوانین دەستنیشانی بکەن یەک لەوانە لە دایکبوونی پێشوەختە خاڵی یەکەمیان چەوهریە خاڵی دووەمیان دایک ئەگەر جگەرە چێش بێ خاڵی سێمیان کەوا بەڕاستی زۆر تەسیر دەکاتە لەسەر کۆرپەلە زۆر جاران دکتۆرەکانی بواری منداڵ بوون و ئەو مەجالانە قسە دەکەن دایک ئەگەر مادە کحولیەکان بەکاربێنی یاخود مادە هۆشبەرەکان بەکاربێنی ئەوە تەسیر دەکاتە سەر ئەو کەسە هەندێک جاری سیفەتی بۆ ماوەی زۆر جار دەوری هەیە و دەتوانین بڵێن ژینگەی کۆمەڵایەتی ئەو کەسەش کاریگەری دەکاتە سەر دروستبوونی ئەو نەخۆشیە. باش تا چەندێ گرنگە پشکنینی پێشوەختە بێنەگرن ینی تێنەگرن پشکنی پێشوەختیان پشکنینی پێشوەختە ئەو کاتە دەکرێتن ئەگەر بێت و هەستیان کرد ئەو منداڵە جوولەیەکی لە ڕادەبەدەری هەیە ناتوانانی دانیشێت سەیتەڕی خۆی پێ ناکرێت هیچ کۆنتترۆلێکی ژیانی دەست نییە تەرکیزی نییە ناتوانانی شتەکان لێکاتەوە شلەژانی هەیە قەلەقا کۆمەڵێک انفعالات دەکاتن کۆمەڵێک شت دەکاتن ئەو منداڵە هەست بە هیچ شتێک ناکاتن وەکو دەوروبەر نازانی ینی کوردەواری گوتنی ئارامی نییە ئۆقرێنی ئەو منداڵە ئەو شتانە هەیەکەوە دەتوان نیشانەکان لێکزیاکەنەوە سەردانی پێشوەختەی لۆ بگریا خود پشکنینی پێشوەختە ئەگەنا بەو شێوێ ناکرێت. باشە مامۆستا ئەو لێک نزیک نییە لەگەڵ نەخۆشی ئۆتیزم و ئەوانە خێزانێکن لەگەر ئۆتیزم بەڵام ئۆتیزم کۆمەڵێک ڕێکاری تایبەت ژەر فرەجوڵی وەرجوڵی زۆرە ئۆتیزم کۆمەڵێک زیاکاری هەیە لەگەر ئەوە کە باسی ناکەن لێرە بەڵام ADHD کەسەکە لە ڕووی دەروونەوە نائارامە شلەژاوە
هیچ شتێکی پێ ناکرێتن متمانەی بەخۆنیە لە پرۆسی خوێندن دوا دەکەوێت لە پرۆسە کۆمەڵاتەکان دوا دەکەوێت لە شتەکان ئەوانەی کە دەوروبەری تەرکیزی بەسەدا ناشتێ یعنی ناتوانانی بەڕاستی دەبی کەسێکە بی بەردەوام لەگەڵی بێتن و وەکو هاوکارێکی دائیمی ئەو کەسە بێتن. مامستا ئەگەن ئەم باسی چارەسەر بکەن چارەسەر ji بۆی نەخۆشی هەنێ ئەوان هەر کەسێک توش و تەمام هەتا ژیانەخوا هەمی دەربازکردن هەردێ ویشەوەی بەردەوام بیتن چارەسەر بڵێ هەیە یەک بەڕاوێشکردن لەگەڵ دکتۆری دەرونی چارەسەرە دەرونیەکان دوو بە ڕێژەی دەرمان کەوا کەسی پسپۆر دکتۆری پزیشتی تایبەت بە بواری نەخۆشیەکانی دەرونی مرۆڤ دەتوان لە ڕێگەی دەرمانەوە کۆمەڵێک دەرمان ئەوە لەو منداڵ ئاساییە باشە بەڵام بۆ گەورە دەتوانین زیاتر بڵێن ڕاوێشکاریە متمانەدانە بەو کەسە گفتوگۆکردنە تێکەڵاوکردنە لۆ منداڵیش ئەوە ڕاستە دەتوانی منداڵەکە تێکەڵ بە کۆمەلگاکەی ینی سەرقالیکەی بە کۆمەڵێک یاری و شتی منداڵانە ئەو نەشونمایە ئەو هێزە زۆری لە لەشی منداڵەکەی توان تاقەی هەیە لە لەشی منداڵەکە دەریکەی بە کۆمەڵیشت تۆزەک جولەیەکەی کەم کاتەوە دواتر کۆمەڵێک یاری تەرکیز هەیە کۆمەڵێک شتمان هەیە ئێمە لە سنتەرەکان ئێستا هەمانە لە سنتەرەکانی ڕاهێنانی دەرونی ئەوانە دەتوانن تەرکیزی منداڵەکە بێخنە سەر ئەو جولەی تا ڕادەیەکی کەم چاک بکەن باشتر بکەن. باشە مامۆستا کۆمەڵگا خێزان پێویستە چی بکەین چۆن تەعامل لەگەڵ ئەو جۆرە کەسانەیە بکەین کە بزانین تووشی ئەو جۆرە نەخۆشیە بوون حتممە نەبێت جۆرە تەعاملکەین کە جیاواز بێ لە کەسێکی ئاسایی. بێگومان هەسوکەوتکردنی دەوروبەر بەتایبەت ئەوەی سەرەتا خێزانەکە دایک باوک خوشک و برا ئەو کەسانێک کە لەگەری ناو خێزان لە ناو فەزای خێزانەکە دەژی لەگەری دەبی بەڕاستی هەسوکەوتێکی تایبەتی لەگەڵ بکەن لێدان بە هیچ کاتێک چارەسەر نییە تند و تیژی و حنف لەگەری ناکرێت چون چەندی تند و تیژبی لەگەری ئەو کەسێکەوە تووشی ئەو جۆرە گرفتە بووە بگرە ڕەتفعلی زیاتر دەبی وەکو چارەسەر خێزان بۆی بکە کار و کاردانەوە ڕەتفعلی ئەو منداڵە ڕەتفعلی ئەو کەسە بەرامبەر شتەکانی دەوروبەر بەرامبەر دایک و بابی بەرامبەر کەسی و لە هەمان کادا کۆمەلگا بەڕاستی دەبی بە چاوێکی تا ڕادەیەک بە زەیانە سەیری ئەو کەسە بکەیتەوە تووشی گرفتێک بووە لەوانەیە چارەسەرکردنەکەی درێژ مەودابێ یارمەتی پێویستی بە یارمەتیدانێکی یەکجار زۆر هەیە کو گوتم سەرەتا دایک و باوک دواتر کۆمەلگا دواتر ئەو ژینگەی لە دەوروبەری مولائیم بی ئەو کەسێک بتوانانی تێدا بژی زەرەر بخۆنی چی زۆر جارەوەن لە کاتی ئەو زوڵەیە شتێکی لە ڕادەبەدەری خۆی دەکات لەوانێ زەرێکی زۆر گەورە بخۆی بگەنی جێکی خۆی بشکێنی شوێنێکی خۆی چاوێکی کۆرەکە مەسەلەن یەکێک لە ئەندامەکانی لەشی لە دەست بداتن بەربێتەوە لە سەربان لە شوێنێک بەربێتەوە لەوانێ ژیانی کۆتایی پێبێت زالوێ بەڕاستی دەبی حەسوکەوتێک و تەحاملێکی تایبەتی لەگەڵ بکرێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خێزانیەوە. باش مامۆستا دەگوت ئەو نەخۆشە ئەیدیشتی سەرنجکێمە لە حرەکە زۆرە هەندە کەسندن هەنە بەرواژنە خاستن زۆرەکەنە سەرنجەوان گەلێک زۆرە لە حرەکەکێمە بوون منات ئەگەر دو دەستکاریە کۆپێکی بکە بڤی ئەوەی دێ ئەکسەر سەرنج بۆ هەبیتن ئەو ئەو بخۆش نەخۆشیە ئەوکو بەهرەیەکە نەکوی زۆر جاران دەکەوێتە سە بەهرەی کەسەکە دەبینی ئەوەکو پرسیارەکەی سەرەتامان کە فزولیەتێک حەز دەکا بزانی منداڵ خۆی تەبعی ئینسان وایە کە خوای گەورە دروستی دەکاتن یەکەم قۆناغی دوای بەسەر پێکەوتن تەقلیدە تەقلیدی شتە باشەکان و تەقلیدی شتە خراپەکان جا ئێمە دەبی ئەو کەسانێکەوە وەکو پێچەوانی ئەوەی کەوا لە تەرکیزی کەمەوە حرەکەی زۆرە زۆر جاروێت تەرکیزی زیاترە لەوەی حرەکە ئەوەش هەمان بابە بەڵام چیە بە سیغەیەشترە ئەو منداڵە حەز دەکا هەموو شتێک تەجروبە بکە هەموو شتێک ببینی بەرجەستەبی لەگەر ئەو کۆمەلگای لە دەوروبەریتی ئەو ژیانی لە ناو خێزان لەگەری بەڕێوەدا بە ئەو کەلوپەلانەی لە ماڵەیە هەمووی تەجروبە بکە جا بە باش یاخود بەخراپ زۆر جاروێت ئێمە دەبین دەستکاری کۆمپیوتەرەکەمان یاخود تەلەفۆنەکانمان لە دەستمانە حەز ناکەین منداڵەکانمان دەستکات بەڵام لەمان کاتدا تەماشا دەکاتن تۆ کۆمەڵێک شت دەکەی پێ دەکەنی قسە لەگە دەکەی دەوروبەر هەموو لە دەستی ئەوش حەز دەکات ئەو شتە بکات کەواتەوە زۆر جا دەبیتە نەفسێتی ئەو منداڵە هەمان شت تەجروبە بکاتن لەگەڵ ئەوەی کەوا گەورەکان دەیکەن ئەوە نابێتە پێچەوانێ هەمان شتە لە زۆر بەمان حەز دەکەین بزانین ئەو کوپەی لە بەردەمانە چێ ئاوە یا خوشەربەتە ئەو تەلەفۆنی دەستمانە بزانانی بەرنامەکە و پرۆگرامەکە ئینگلیزی یاخود عەرەبیە کۆمەڵێک شتمان هەیە یعنی ئینسان لە فزەلیەتی خۆی وایە حەز دەکات شتانە بزانێ. باشە مامۆستا ئێستا هەر ئیزافەتەن بۆ سوالەکەی کاگمەتین بۆ نمونە هەندێک کەسەیە ئەبێ ئەم ئایپادە ئیلاویلا لە جێگی خۆیاوێ بەڕێکی دابنرێ بۆ نمونە ئەم کوپە ئەبێ ڕێک بێت و ڕووی لە کامێرا بێ و هیچ مشکلەیەکی نەبێ یاخود بۆ نمونە چێتە ماڵەوە بۆ نمونە کەوچکێکە قاپێکە نابێ ینی شتێکی نابەجێ نابێ هەبێ ئەوەش دیسانەوە هەر
نەخۆشییان ڕەبتی نییە ناڕەبتی نییە بە شێوەیەکیوە بەڵام زۆر جاران ئەگە سەر بچێشی لە ئەوەی بەردەوام دەبی ئەو کوپەی کە خودت باست کرد لە فلان شوێن بێ ئەو سەرینە فلان شوێن بێ کۆشی قەنەفەکە لە فلان شوێن کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکە لە فلان شوێن بێ ئەوە دەگاتە تاڕادەیەک لە بابێکی بچوکی دەرونیە بەڵام ئەوە نافتە نەخۆشی لە ئەو کەسە ئەوە زیاتر دەتوانین بڵێ احتیمامدانە بە شتەکان زیاتر ڕێکپۆشیە زیاتر تەنزیمکردنی ئەو کەلوپەلانەی لە بەردەستی خۆتە جوان پیشاندانی ئەو شوەیەکە بەڕاستی لە ناوخێزانەوەی ئەوەنەش جدیات خۆش نییە وانە بەتەکید وایە مەلوانێ زۆر هەر لە زێ خۆیان زۆر بەمان بێزار بین لە ماڵێکە دەبین ئەو شتانە هەموویە حەزمان لێ هەندە شتێ بە فریبی بەڕاستی کۆنتترۆلەکە بالێ نەبی لەولاوی بەس گرنگەوە نشکە بزر نەبێتن نەقەلونەکە بزە زۆر زاروی ئینسان هەندە شتێکە جدیات تێپەڕی دەبێتە نەخۆشی ڕاستە باشە مامۆساهانێ خێزانی ژێیانە ئەفو خانمان هەیە زۆر واسواسن زۆر ئەمەلین یان هەر بۆ جۆری کە باسمان کرد ئەوەش ئەچێتەوە قاڵبەی کە باسەکە بڵێ وەسواسی یەکێکە لە فقرێکە لە فقرەکانی نەخۆشە دەرونیەکان کە مرۆڤ تووشی دەبێتن وەسواس دەبی لە شتێک دەستمدا ئەو مێزە دەبی دەستم بشۆ مێزەکە پاکەمەوە بە تەقیم گڵاسێکم دەستداوەتێ ئەو ئاوی پێ خواردتۆ من نابی ئاوی پێ بخۆمە نەخۆشی دەگوازێتەوە لە ڕووی علمیەوە لەوانەیە تا ڕادێگەن بەڵام لە ڕووی بەها کۆمەڵایەتەکان کۆمەڵێک شتێ لەوانەیە بێزراوە بێ حەز پێ نەکەی کە من دەستمدا ئەو ئایپادی بەردەستی جەنابەتی کێشەیەک نییە تۆ دەست بشکە تەڕ نییە بە خوێن نییە پیس نییە زۆر ئاسایی هەڵی دەگرم لێی دادەنێم ینی وەسواسی بەڕاستی یەکێکە لە قۆناغ بتوانین بڵێن بابێکە یاخود بابەتێکە لە بابەتە دەرونیەکانی ئینسانکەوا تووشی دەبێت باش مۆساگەرم گەڕین سەر نەخۆشیە فرەجولیان ئەیدیHD وەکو ئامارەگەرنێکەوە هەبن چەند ساڵت بوری دەرباز بوویدا ئەو نەخۆشیە زێدە بووینە وەکو ژمارەیان بەرەفکەین بوونێ چوینە لە ڕووی زیادبوونەوە بەڵێ بەرەو زیادبوون ڕۆیە بەڵام ئامارێکی دقیقمان لە بەردەستدانی لە چەند ساڵی دوایی بەڵام دەتوانین بڵێن زیاد بووە بەهۆی ئەوەی کەوا زۆر جاران لە ڕاگادنەکان جەمالێ دەبێت یاخود لە سەرچاوەکان دەخوێنینەوە بەڵام ئامارێکی دقیق لە بەردەستدانی لەوانەیە دکتۆرێکی دەرونی زۆر باش دقیق بی ئامارەکە من نەتوانم لێرە بیرم بەڵام ئەو ئامارە بەڵێ هەیە بەرەو پێش و بچووە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوە گۆڕانکاری خێزانەکان کۆمەڵێک شت هەیەکەوە نەخۆشیەکان نەخۆشیە گوازراوەکان ئەوانە هەموو تەسیراتی هەیە لەسەرەوەیکەوە ئەو نەخۆشیە تا ڕادەیەک بەرەو پێش تۆ بەڵام نسبەیەکێک جاروا زۆریش نییە کەمە لەوانەیە بە شێوەیەکی بەس مۆستا بەسی گۆڕانیان کەشەهەوای کرد گۆڕان کەشەوە بچەوەکی تاسیل سەر منداڵی هەیە خاصە ئەگەر تووشی نەخۆشییان ببیتن لە کاتی سکپڕی دایک بەڕاستی گۆڕانکاری کەشوهەوایەکان زۆر تەسیر دەکاتە سەر دایکەوە لەو کاتی بڵێن حملی هەیە لەو منداڵە کۆمەڵێک نەخۆشی گوازراوە لە ڕێگەی دایکەوە لۆی بچێتن بەهۆی ژینگە و پیسبوونی دەور و بەر و باسم کرد کۆمەڵێک زیانی دووکەڵی جگەرە و نێرگەلە و ئەو ڤایپە ئێستا کە پەیدا بۆ یاخود با بڵێن خواردنەوە کحولیەکان و دەرمانە بێ هۆشکەرەکان ئەوانە هەموو دەبێتە هۆی تەسیراتکەواتە هەموو بیئەی دەوروبەرە لەو منداڵە بۆی دەگوازێتەوە باش مامۆسایەسە وتت یەکێکە لە خێزانەکانی ئۆتیزم ئۆتیزم هەمومان ئەزانین کە مۆبایل ئایپاد شاشە زیرەکەکان دەورێکی زۆری هەیە بۆ ئەو منداڵانە ئەی بۆ ئەمەیان چی بۆ ئەم جۆرە نەخۆشییان مۆبایل ئایپاد شاشە ئەمانە دیسانەوە خراپن بەتاکید لەسەر منداڵ تاکو دەگاتە 14 ساڵیش بەڕاستی یاری ئەلکترۆنیەکان کە زۆر خراپە ئایپاد و بڵێن مۆبایل بەکارهێنانی ئامێرەکانی گواستنەوە خراپە هەنی کۆمەڵە شتێ بەڵام بۆەوەی چارەسەری بکەین ئێمە دەتوانین کۆمەڵێک یاری تەرکیز هەیە بیخەینە بەردەستی منداڵەکە لە هەمان لە شکلی شێوەی ئایپاد و مۆبایلە کۆمەڵێک یاری تەرفیهیشی هەیە لەوانێ منداڵەکە بتوانانی بیکە بەڵام بە ڕێژەیەکی مەحدود دیاری کراو نەک 5 سعات 6 سعات ئەو منداڵە بەزوو لە نەکە بە ئایپادە لە دەست بێ نەخێرەوە باش نییە خراپە بەڵام کۆمەڵێک یاری تەرکیز هەیە کۆمەڵێک شتی زۆر جوان شۆ دەکرێتن لە مەسائلی ئەلعاب و مەسائلی ئەو یاریانێکەوە بەردەستە خێزان دەتوانی بیکاتن بەدیلی ئایپاد و تەلەفۆن بتوانانی بداتە دەست منداڵەکەی فێر بێ باش مامۆستا تەوەری مایە دوێ بەرنامە ئیرۆ ئەم دەبەست یاریان ئەلکترۆنیکە ئەین توەکو جەناب توەکو توێژەرێکی دەرونی سەبرەت بیارین ئەلکترۆنی هەمژ بۆ زارۆکان هەمژ بۆ گەنج و پیرانژی ئەین تا چ ڕادێک تا چەند دەبێتەکردن ڕۆژانە شەکی باشە و کاریگەری نوێت چەند زیاتر بنەگەر بوون زیاتر وەخت بێتە دانج بۆ یاریان کاتێکی بۆ دانەندراوە بەڵام ئەگەر بتانی تۆ کاتی لۆ دابنەی زۆر باشە ینی ئەگەر هەر کەسێک ناتوانین قەتعی بین بڕی بکەین بڵین نابی یاری ئەلکترۆنیەکان بکرێت لە گەورەکانیش ئەوە تۆزە سەیطرەکردنی زەحمەتە بەڵام دەتوانی ساعتێک ڕۆژێ ئەو یاری ئەلکترۆنیا بکە سەر نەچێشی لۆ 2 سعات هەتا سعات و نیوەک ڕێگە پێدراوە بەڵام زیاتر لەوە دەبێتە هۆی لە دەستدانی بیرگەی منداڵەکە گەورەکە تۆ بخۆمان کە گەورین مەسەن سعاتێک لەسەر
فەیسبوک یا لەسەر هەر کەناڵەکان دادەنیشی تەرکیزت دەڕۆ بە ساعتێک دواتر لەوانەیە حەزەکەی پادەوی ئسترخایکی باش بکەیت کەواتە لۆ مناڵ ئەوە دوو وەقت خۆیت لۆ منداڵێکەوە بتانی ساعتێک لەسەر ئەیار ئەلکترۆنیەکان بی پێویستی بە 3 ساعت ئارامی هەیە پێویستی بە 3 ساعت ریلاکسێ جا ئەوانە بەڕاستی کارە ساعت ئەمە دەتوانین یاری ئەلکترۆنیەکان نەلۆ گەورە نەلۆ گچکەکان باش نییە. باش مامۆستا لە ئێستادا باوترین نەخۆشیەکانی دەرونی لە جیهاندا کام جۆرە نەخۆشییان نەخۆشیەکان زۆرن ئێستا دەتوان بڵێم ئۆتیزم یەکێکە لە نەخۆشیە باوەکان لە گەورەکانیش هەیە ئەو ماڵێن ADHD ئەوانە نەخۆشی باون قەلەقی وەسواسی ئەوانە هەموو نەخۆشی دەرونی هەنی کۆمەڵک ئەسبابەیەکەوە دەوروبەر کاریگەری لەسەرمان هەیە ڕاڕایی ئینسان زۆر جاران ئەو دڵە ڕاوشەیەکە ئێمە دەکەین باوە متمانە بەخۆ نەبوون باوە زۆر شت هەیە یعنی بەڕاستی نەخۆشی دەرونیەکان بە شێوەیەکی گشتی خێزانی نەخۆشیە دەرونیەکان بە خۆنەبوون نەخۆشی دەرونی تا ڕادەیەکی زۆر دەکەوتەوە سەر ئەگەر هەر ئەو کەسە هیچ متمانەیەکی بەخۆی نەبێت دەکەوێتە بابی نەخۆشە دەرونیەکان باش مامۆستا ناوا توڕنجڤاکی چۆڕی کۆمەڵەتیان بەحس بکەن ئەو کەساتیە ناوا توڕنجڤاکی تا چەند کاریگەر لە سەرگەنجان هەیە یعنی گەلێک هەرە چاو لێتکەن توش خەمۆکێ دەبن تەسیرەوان بە ئەوەکی گەشت سەر گەنجم چ ڕادەیەکیە بە دڵنیایی چاولێکەری ئێمە دەڵێن لە کوردەواری خۆمان و تەقلیدکردن حقیقەت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر زۆرە باوە بە تایبەت ئەو کۆمەڵێک ئەپمان هەیە وەکو تیکتۆک و ئینستا سناپچات ئەو شتانە عنی وەلایەتە کۆمەلگەی ئێمە تان بن 175 ئێستا بگرە لۆ سەردەکێشی لۆ 180 هەموو چاولێکەری لە کۆمەڵێک شت بگرێت لە جلوبەرێک لە خواردن لە هەڵس و کەوت لە دیزایانی شکل و شێوەمان لە دیزایانی ماڵمان لە دیزایانی سیارەکانمان لە کۆمەڵێک شت بەداخەوە ینی هەندێک شتەیە ئێمە چاوی لێ دەکەین کە ئەستن لەگە عرف و عادات و تەقالیدی کۆمەڵگەی ئێمە هەر نەگونجاو ناوی پێزراوە بەڕاستی زۆر شت هەیە فەرمی سەردەکێشی بۆ کۆمەڵێک نەخۆشی کەوا دەبینی دروست دەبیت لەناو گەنجان گەنجێک لەو بەڕی دنیا هەدەسیتن یاری بە دەماچەیەک بە شتێک دەکات لێرە تەقلیدی دەکاتەوە فترێک یاریە پۆبجەکان بەڕاستیەوە لێ هاتبوو تووشی چەندین کارە ساتی کردین چەند کەس تەقلیدیەوە دەکردەوە یەکتری دەکۆش یەکتری بریندار دەکرد کەواتە یاری حەزی لە شەڕەتەقە بوو بەتەئکید ببووە حڕسکردنێک کابرا دەماچەیەکی لەبەر پشتێندەکەی دادا ناو ڕسمێکی دەگوت و سەریەک تەقەی دەکرد یعنی ئەو شتانە بەڕاستی چاولێکەری زۆر زۆر ڕنگدانەوەی خراپی دەبی لەسەر کۆمەڵگەی ئێمە وە زۆریشە بەردەوامیشە و قەنەحاتمەوە بە چەند ساڵیت کەش پێویستی بە چارەسەرێکی باشەیە باش قازی محەممەد توێژەری دەرونی زۆر سپاس بۆ قسەکانت بۆ ڕێنماییەکانت کاتەکەمانەر ئەوە نەبوو ئەگینا زیاتری هەڵاگەر زۆر سپاس بۆ ئامادە بوو زۆر سپاس بەڵێمەتین ئەچینە لای بابەتێکی تر پێشانگای هەفتەی سەوز لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا بەڕێوە دەچێت لەو پێشانگایەدا وڵاتان و کۆمپانیاکان بەرهەمی خۆراکی و کشت و کاڵی و ئاژەڵداری خۆیان دەخەنە ڕوو بۆ ئەم ساڵ بەشی خواردن و خواردنەوەی سەرشەقام زۆرترین سەردانیکەری هەبوو بەگشتی 400,000 کەس سەردانی پێشانگاکەیان کردووە پێشانگای هەفتەی سەوزە لە بەرلین وڵاتان و کۆمپانیاکان بەرهەمە کشت و کاڵی و خۆراکیەکانیان دەخەنە ڕوو ئەم کچە خەڵکی نەمسایە و لە کۆمپانیایەکی بەرهەمهێنانی پەنیر کار دەکات هەوڵ دەدات ئەمڕۆ زۆرترین پەنیر بە سەردانیکەرانی پێشانگاکە بفرۆشێت هەموو جۆرێکی پەنیرمان هەیە کە لە پێن و پێستۆی پەنیری جوتیار و پێستۆی سەوزی چیلی و چەندین جۆری دیکە لێرە پەنیر دەفرۆشین و بە ڕێگەی ئۆنلاینیش دەیفرۆشین ئەوانەمان بۆ کڕیارەکان قاش کردووە بۆ ئەوەی تامی بکەن و ئەگەر بە دڵیان بوو بیکڕن هەر جۆرە پەنیرێک جۆرە گیا و تامێکی جیاواز تێکرا خواردن و خواردنەوەی سەرشەقام بەشێکی گەورەی پێشانگاکەی بۆ تەرخانکراوە و زۆرترین سەردانیکەری هەیە ئەو کچە فەڕەنسیە بە دروستکردنی جۆرێکی تایبەتی شەربەتی فرێش بەشداری کردووە و بە سەما و موزیکەوە سەرنجی بەشداربووان ڕادەچێشێت ئەوە جاری یەکەمە بەشداری لەو پێشانگایی بەرلین دەکەم خۆم لە فەڕەنسا کار دەکەم و دەژیم
بەڵام ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە شەربەتی فرێژ دروست دەکەم لیمۆ و مۆخیتۆی کوبا و شەکر و پۆنگ و چەند گیایەکی دیکە تێدەکەم. پێشانگای هەفتەی سەوزی بەرلین گەورەترین پێشانگای جیهانە بۆ خۆراک و کشتتوکاڵ و باخەوانی. ئەو پێشانگایە ماوەی نزیکەی 100 ساڵە لە بەرلین ساڵانە دەکرێتەوە و دەرفەتێکە بۆ کۆمپانیەکان و وڵاتانی دنیا کە مارکێتینگ بۆ بەرهەمەکانیان بکەن و هەزاران کەسیش بەشداری لەو پێشانگایەدا دەکەن. شەوقی کانەبی کوردستان 24 بەرلین. بله شاکر ام ده بحث یارین الکترونی و کارگری نیوی نرینیکن بجاف کاری من شاکر بخوا این هاوسک آماده کریه ام به هفرا ببینن چاوای کار لسر وان کارگریان لسر زور کام تایبر کریه این هاوسک آماده کریه و به هفرا ببینن یاریا ئەلکترۆنیەکان کاریگەری ئەرێنی و نەرێنی لەسەر منداڵ دروست دەکەن ئەمەش بەپێی چۆنێتی بەکارهێنانیان لەم ڤیددیۆیەدا باز لە کاریگەریە نەرێنیەکان دەکەین. ئالوودەبوون یەکێک لە نیگەرانیە هەرە گرنگەکان ئەوەیە کە منداڵەکان لەوانەیە ئالوودەی یاریە ڤیددیۆیەکان ببن کاتێکی زۆر بەسەر دەبن بۆ یاریکردن ئەمەش کاریگەری ڕاستە و خۆیان دەبێت لە سەروانەکانی قوتابخانە و کارلێکە کۆمەڵایەتیەکان. کێشەی تەندروستی جەستەیی ماوەی درێژخایانی یاریکردن دەبێتە هۆی دانیشتن بۆ ماوەیەکی زۆر ئەمەش بەشدارە لە قەڵەوی و خراپی دۆخی جەستەیی و گرژبوونی چاو. تەندروستی دەرونی زۆر یاریکردن لەوانەیە ئەگەری توشبوون بە دڵە ڕاوچێ و خەمۆکی و کێشەکانی تری تەندروستی دەرونی زیاد بکات. ئەمەش گۆشەگیری کۆمەڵایەتی یان کاریگەریە سۆزداریەکانی یاریکردن زیاتر دەکات وەک بێزاری یان تووڕەیی لە کاتی یاریە چالاکەکاندا. ناوەڕۆکی توندوتیش زۆرێک لە یاریە ڤیددیۆیەکان بە تایبەت ئەوانەی کە کرددارین ناوەڕۆکی توندوتیش یان شەڕانگێزی تێدایە. توێژینەوەکان باز لەوە دەکەن کە دووبارە بەرکەوتنی یاریە توندوتیژەکان ڕەنگە منداڵان لە توندوتیژی ژیانی ڕاستەقینە بەهێز بکات و ڕەفتار یان هەڵوێستی شەڕانگێزی زیاد بکات. تێکچوونی خەو یاریکردن تا درەنگانی شەو دەبێتە هۆی تێکدانی شێوازی خەوتن دەبێتە هۆی ماندوێتی و کێشەی تەرکیزکردن و خراپی ئاستی خوێندن. بەرکەوتن بە ناوەڕۆکی نەشیاو زۆرێک لە یاریە ئۆنلاینەکان منداڵان ڕوبەڕووی ناوەڕۆکی نەشیاو دەکاتەوە وەکو قسەی ناشرین و ڕەفتاری نەشیاو. بێماتها این هاوسەکە باش و دەستات خۆش بن بجا من دێناوەستین ئەم هەر سەبارەتی بابەتیان بەردەوام بن لە ستودیۆمە میوانداریە زانا خالد شارەزت بۆرێ تەکنۆلۆژیایدا کردیان ئەمێ بەسا کاریگەریên یارین ئەلکترۆنی بکەن کاک زاناگەرم دەستپێکی ژوەیەکێ پرسیارە بکەم هەر بەڕاستی یارین ئەلکترۆنی کاریگەری هەیە سەر تاکانەمی کو یاریە دکەن؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بژیت. بێگومان یاری ئەلکترۆنیەکان هەر وەکو لە راپۆرتەکە باسی کرد کە ینی کاریگەری ئەرێنی و نەرینی هەیە بەپێ ئەوەی کە چۆن بەکاری دێنی بەڵام زۆر پەیوەندی بەوە هەیە کە چاودێری گەورە لە ماڵەوە هەیە یان نا چونکە مناڵ بەخۆی نازانی ینی بڵێ ناڵێت بەکاریدێنی بە خراپ بەڵام ئەگەر چاودێری نەبێت چونکەم باسی خۆم دەکەم وەکو شارەزایەک وەکو لە ماڵی خۆمان کە با بڵێن دوو کوڕم هەیە ئێمە ئەگە بەردەوام چاودێریان نەکەین و بە لای خراپدا دەڕۆن بە تایبەتی یاری با بڵێن ئۆنلاینەکان چونکە بەریەک دەکەون بەڵێ لەگەڵ کەسانی مەسەرەن هەموو جۆرە کەسێک تۆ ئەگەر ناوایە تەمەنی خۆی نەبێت ئەو کەسانەی کە نازانین تۆ مناڵێکە لە پشت کامیرەیەکە لە پشت تەلەڤیزیۆنێکە کۆنترۆلەرێکی لە دەستە یاری دەکا تو نازانین ئەگەر چ وڵاتێک قسە دەکا چ تەمەنێک ئەو شتانە هەمووی کاریگەری خراپێ زۆر جار ئێمە جێمان لێ بەزەمە کۆنترۆلمان کردن سنوورمان بۆ داناوە بەرشتی توندوتیش دەکەوێت هەر وەکو چۆن لە با بڵێن یاریەکانیشی خراپتر نیە لەوەی کە با بڵێن کەمتر نیە لەوەی کە با بڵێن سەیری تیکتۆک و ئەوانە دەکەن ڤیددیۆی مناڵان یوتیوب ئەوانە ڤیددیۆی توندوتیش دێتە بەر چاویان ئێستا فێربوونەوە ئەنیمێشنانەش بۆتە مۆدێل هەموو خوێن و بڕین و بابەتانەیە لە ناو مەجموعە ئەنیمێشنێک و ڤیددیۆیەکە پێیا بۆ ئێستا. باشە کاکزانە هەر بەڕاستی مەترسی بۆ سەر گەنجان بۆ سەر منداڵان ئەوانێکی تر خەریشێ و یاری ئەلکترۆنیانن چییە ینی بەخوا مەترسیەکە چۆنە ینی مەترسیەکی وها ڕاستە خۆ بە دیار ناکەوێت تۆ یەکسەر بەیانی بچی شتێکی بکە وردە کاریگەری لەسەر دەکات مەترسی تەندروستی بێگومان زۆرە
چونکە ئێستا سەیر دەکەم لە ناو کۆمەڵگا خەڵکێکی زۆر کە بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە پێشتر بۆ ئێمە یعنی من ببیرم دێت ئێمە زوو دەخەوتین سعات 9 داوانە دەخەوتین بە حکمی وەی کە شتێکی وانە بوو تا 12 بە کەیفی خۆمان توان یاری بکەین ئێستا خەوی تێکداوە ینی خەویان تێک چووە دەبێت تۆ دایمە شەڕت بی لەگە مناڵەکانت بە گریانەوە تا ئەگەر دەیان بێ ناو جێگا دەخەونەوە شتانە ئەوە کاریگەریەک تەندروستی زۆر زۆرەیە بۆ چاویش چونکە چەند دانیشن بێگومان ئەوە خراپە ینی چونکە یاری جیاوازەکەی چێ لەگەر شتی ترە کە سەیری شاشە دەکەی ئەوەیە کە وال لێ دەکە ینی هەلستی چونکە دەڕۆیە ناو دنیایەکتر یاری ئەوەیە مۆزواکە دەتباتە جیهانێکی تر لێرە نامێنی چونکە بە دەست و با بڵێن بە مێشک هەمووی دەڕۆی لێرە نامێنی بۆی قسەی لەگەڵ دەکەی ئاگای لێ نێت دەڵێ بەڵام ئەگەر سەیری ڤیددیۆیەکی ئاسایی بکە لەوانەیە ئەوبێ یاریەکان زیاتر دەتبات لەو دنیا دەردەینیت ئەوە چەند بیکە زیاتر خراپترە بەڵام ئەگە سنووری خۆی هەبێت بە پێی هەموو توێژەرەوەکانی جیهانی لە بواری تەندروستی و شارەزایان دەڕێن مناڵ لە یەک ساڵی بۆی نییە بەڵام تۆ لە 2 ساڵیەوە تا 5 ساڵی شاشە بە عام یاریانەوە 1 سعات بۆی هەیە لە 5 تا 18 2 سعات بۆی هەیە ئەگەرەوە بێ زەرری نییە کە 2 سعات بیکە تا تەمەنی 18 ساڵی چونکە لەو تەمەنە ئەو تەمەنەیە کە زانە بۆ کۆمەڵگای ئێمە زۆر زەحمەتە و کاتە ئاوەڕێک وانێ بەشە کاک زان تو بخوا گەنجێک یعنی هەگە لە گەنجەنە شاکە هەمی فۆکسەخوا هەمی سەرنجە خۆدان سەر یاریان ینی گەیمینگە خەوا خۆ تێکدایە خاندناخوا خێزاناخوا تو بخۆش وەکو گەنجێک ئەس باوەرم تو یاریان دەکەی ڕۆژانەمانە دەچەوە دەمەخۆڕی خستە و پەیامەتە چێژ بووان گەنجین و هەمی تش ئیهمال کردنیش بوو گەیمینگە یاریان بڵێ خۆی یاری بەڕاستی من دەیکەم ینی زۆر بە لەوەش کەمتر دەیکەم من ئێستا چونکە کاتم نەماوە ینی ئەوە شەیە تۆ بخۆی مەسەلەکەی هەموو جارێ لە ئینگلیزەکانشەوە دەڵێن کاتێک مناڵی پارەت نییە با بڵێن ینی پارەت نییە بەڵام کاتت زۆرە بەڵام کاتێک ئەوە دەبیانی مەبەستیەوە ینی کاتێک دەچێن دەکتەمەند پارەتە یاریەکان بکڕی بیکەی بەڵام کاتت نییە ئەوەش ئەو هەیە تۆ لەو تەمەنە ئەگەر بەردەستیشی بکەی زۆر ئەوە کاتی زۆرە مناڵ بەڕاستی چونکە هەیە نیە دەخوێنی بەڵام کە دەچێت تەمەند ئیش دەکەی بێگومان زەرێکی زۆری هەیە ئەگەر کات بەسەربەری چونکە یەکەمیشت ئێمە باسی تا ئێستا زەرەکانم کردوانی لایانی باشی هەیە ئەگەر بتوانی بەکاری بینی یەکەمیشت ئەوەیە ئەو کاتە جوانە بەوە دەکوژیت ینی مناڵەکانمان بۆیە سیرەکەی ئاستی خوێندنیان نزم بۆتەوە لەگەر کۆمەڵگا تێکەڵیان نەماوە حەزەکان بە گۆشەگەری بەتەنیا ئەوانە هەمووی کاریگەری هەیە لە جیاتی بڕۆتە دەرەوە یاری بکە لەگە مناڵەکان حەزەکان لە ژوورێک بەتەنێ کەسی شەوەی نەکە هەدا ناماڵی خۆشمان ینی بۆ نمونەیەمانگە لایان بگەڕێن دەڕوا حەزەکە لە ژوورێک بەتەنێ کەس ئاگای لە کەس نامێنە لەو دنیا ئەوە گۆشەگیری توش دەکات بەڵام لایانی باشەکە شێوەیە ئەگەر تۆ بە تەندروست بیکەی یاریەکان ینی من تەجروبەی خۆم زۆر سوودم لێبینەوە یەکەمیشت ینی پێش بڕۆ منزان کۆ زمانم دەزانیم منزانکۆیەک زۆر باش کارێکی باش بەڵێ بەکارم هێنا زمانی فێر بووم چکە حەزم کرد تێبگەم لە چیرۆکی یاریەکان تێبگەم بزانم خۆم فێری زمانی کرد دووەمین شت مەسەنم بۆنم لە کالکولیشنت بەهێز دەکات توانای لێکدانەوە زۆر بەهێز دەکات زۆر خێرا دەبیین لە شتەکان زوو تێدەگەی چونکە ئەوە شتی قورسە تۆ با بڵێن لەوێ حەلی دەکەیت چارەسەری بۆ دەدەزیۆنە ناو یاریەکە بەڵام ئەوەش هەموو یاریەک ناتەمان یاریەکان من دایمەن لە لای خۆشمە دەڵم یاریە چیرۆکیەکان کە چیرۆکین نەگەوانی ئۆنلاینە چکەوانی ئۆنلاینە هیچ نیانی شتێکی هەردووبارێ هەر شەڕی لەگەیەک دەکەن و قسەی ناشرین دەکەنەوە بەڵام یاریە چیرۆکەکان بەعامەتەن بە پێی هەموو دیراسەیەک باشترە لەوەی سوودی زیاترە لە زیانی ئەگەر ئەوش بەبێ حەد بیکەی هەر زیانی هەیە بەبێ حەد بیکەی بەس ئەگەر ئەو یان زەرەری کەمترە زۆر چونکە هەرگیز نەبێت تووشی ئینسانی خراپ و ئەو شتانە لێ دوور دەکەوت چکە لە خۆت بەتەنە یاری دەکەیان لە ماڵەوە لەگەر ڕەفیقێکت یان لەگەر براکە یان لەگە خوشکەکەی بخۆیان دوو کەس یاری دەکەن ئەوە باشترە بە هەموو شێوەک لە یاری ئۆنلاین باش کاک زانە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کۆمەڵی هۆشداری ئەدرێت بە دایکان باوکان ئەڵێن ئاگاداری مناڵەکانتان بن بە تایبەت دەوانی کە یاری ڕۆبلۆکسەکەن ئەڵێ لەبەرەوەی کە ئەمە تۆ یاری لەگەڵ خەڵکی ترەکەی لەوانەیە کەسانێکی تیاابێ وەکو مناڵ خۆی بناسیێنێ داوای زانیاری گشتی بۆ نمونە کارتی بانکی و کۆمەڵێشتی تر کاک زانم بابەتە هەر بەجددی هەیە یعنی و بێجگە لەوەش کۆمەڵێشتی نەشیا و قسەی ناشرین و کۆمەڵی بابەتی تر بەڵێ زۆر ڕاستە ئەو بابەتە لە یاری ڕۆبلۆکس چونکە یاریەکە زۆر ئاسانم کەسێک دەستی پێدەگات هەندێک یاری هەیە بەڕاستی قورسە ئەو یاریانە بە خۆڕاییشن یاریەکانی بە خۆڕایی وەکو فۆرنایتە پەبجیە ڕۆبلۆکسە ئەو هەر ڕۆبلۆکس نییە
بەڵێ نانە هەر ڕۆبلۆکس ئەوانی تریشە کە تۆ پەیوەستەبی بە گەیمەرەکانی بەڵێ کە توی بەستەوە ئێستا پێ دەڵێن سکام زۆر بووە لە ئۆنلاین ینی ئێمە من بەخۆم تیکتۆکەکەم بەوەی ڕۆی ینی ئێستا دووبارە دامناوە ئیمێلێکم بۆ هات زۆر ئێستا هەموو ڕۆژێ بۆم دێت ئەو شتانە یعنی دەڵێ دەمانەوێت ئیش بکەین دەمانەوێت ئەو شتانە زۆر بووە لە دنیادا ئینجا کە پەیوەندی پێوە دەکات مەسەن دەڵێ ئەکاونتەکە دیان دەڵێ چیت هەیە بۆم ینی کوڕەکەم خۆم دیتم داوایان لێ کرد دەیگوە ئەو شتم بۆ گیفکە ینی مەسەن شتی هەیە پارەی پێداوە سکینێکە جلێکە شتێکە ناوانێت $15 پێ دەڵێ بۆم بنێرە ینی ئەوە بەخۆم بیستومە ئەنجێم لێ بووە هەندێک جارها ویستی ئۆنلاین بکە یان دیتم لە تەمەنی خۆی نیە نەمهێشت بەڵام ئێمە ینی چاودێریش دەکەین ئەنجاش ینی هەر ئەو شتانێت بەردەکەوی بۆیە بەڕاستی من بە هەموو شێوازێک هەوڵم داوە بەردەوام لە یاری ئۆنلاینی دوور خەمەوە چونکە ئەو حالەتە زۆرە ئللا یەک حالەت هەیە دەبێت تۆ بزانی ئەو کەسێک کاری لەگەڵ دەکە مەسەن ڕەفیقێکی تر خۆیتی لە مەکتەبێ ئادی کردووە لە مەکتەبە ئەو شتان هەر لەوەی بچێتە دەرێ بزەبێت تەمەنی هەیە ئەکاونت داوای ئەکاونت لێ دەکات داوای پاسۆردی ئیمێل دەکات داوای زۆر شتی دەکات بۆی داخل بێتە ناو داوای ئەوەی لێ دەکات شتی بۆ بنێری لە ڕێگە ئەوەوە خۆی دەناسێنی من بینیومە دەڵێ ها هیچم نییە بابم بۆم ناکڕێ ئەو چۆن باوکت ئەو شتێ بۆ کڕی من بۆم ناکڕی نیمە ئەو شتانە و حالەتانە زۆر هەیە باشە کاکزانمە بخە ڕۆبلۆکس نەکریایانە ینی شارەزاکە ئەوتم لەسەر نییە ئەگەر تومە بەحسی بە یاریە بکەین بکورتی یاری بەڵێ ئەو کاکشاک مەبەستیوێ زانیاری لەسەر ڕۆبلۆکس معلومات بۆی دایکان و باوکانیش ئاگیان لێبێ ئەوانی کە مناڵەکانیان بەرەو ئەوە چن مۆبایل بەکاربێنن ئایپاد بەکاربێنن بە معلوماتیان لەسەر بابەتەکە بڵێ ڕۆبلۆکس تەنیا یاری نییە وەکو باسم کرد بەڵام ئێستا زیاتر بۆتە باو چونکە شتێکە کە سەیری دەکەی زۆر مناڵانیە بۆی دایک و باوکەکان لەوانەیە بەوە هەڵخەڵەتن بڵێنەوە پەبجی نییە شەڕ نییە بەڵام یاریەکان عیلاقی لەوە نییە پەبجی ڕۆبلۆکس یاریەکە ئەنواع جۆرە یاری بچووک تێدا ینی یەک یاری نییە با بڵێم لێرە شتێک تێدا چاو شرکانێ دەکات خۆی دەشارێتەوە دێدۆزێتەوە لێرە هزار نوع یاری وای تێدایێت چکە تۆشت بۆت هەیە ینی هەتا ئەوە دەتوان یاری دروستکەن یاری بچووک ئەمجا هەیە یاری دروست دەکات بەترس و خوێن و ئەو شتانەش تێدا ینی ئەوانی تێدا یاری بەترس و بابەتانە ئەنجا یەک شتی تایبەت تێدانێت جێ هەیە ئەمنش جێم لێ بووە کە شتی تێدا نەشیاوە بەرامبەر ئاینەکەمان یان ناگونجێ لەگەڵ ئاینەکەمان یان لەگەڵ با بڵێن دابوونەرێتی ئێمە ناگونجێ ئەو شتانەی هەموو تێدایە چونکە مۆدە پێ دەڵێن مۆد یعنی چەند مۆدێک تێدایە ئەنجا تۆ کە دەڕۆی یاریانە دەکەی دووبارە لەگەڵ خەڵکانێک قسە دەکەی و ئەو شتانە چونکە ئێستا مۆبایل بۆتە یعنی ساڵی پار 2024 $184 ملیار داهاتی یاری ئەلکترۆنیەکان بووە 92 ملیاری لە مۆبایل هاتووە ئەم بەس لە مۆبایل و ئایپاد تایبەت ئەوە هاتوو ئەوی تر نیوەکەی تر لە پلەیستێشن و ئێکسبۆکس و نینتەندۆ کۆمپیوتەر ینی بەوانە هەموو بەرامبەر بەس مۆبایلی ینی ئەوانە کە چەند ساڵە هەر ئەوانە بوونە بۆیە زۆر بۆ بەڕاستی ینی مەسەل ئەوە چونکە لە تەلەڤیزیۆنەکەش باشتر کۆنتترۆلەکەی تا حدێک لە ناو کۆنسۆڵەکان ینی پلەیستێشنەوەانە زیاتر کۆنتترۆلیان کردووە ئەوانیش بەڵام لە مۆبایل هەر کۆنتترۆل ناکرێت زۆر زەحمەتە بە جدی ئەو بابەتە باش کاکزانە پێشتر باسی هێنێت کرد باسی سکامە کرد بوتێت تیکتۆکەکەم لە سەرداناوە بڵێ باشە بە جدی شتێکمان بۆیە چۆن بزانین سکامە بێ قەزابی تۆ توش بوویت و تیکتۆکەکەونەمە ئێمە چی بکەین وڵا شتە بابەتێکی زۆر گرینگە چونکە هەندێک جار هەیە ینی من ئێستا ئەو ڕۆژە لەبەروێ من زیاتر ئیشی دەکەم ینی لەگەڵ کۆمپانیاکانی تەکنۆلۆژیاوانەیش دەکەم بۆ نمونە ئیمێلەکەم بۆ هات زۆر عەجایب بوو خەریک بوو دیسان تێکەوم ینی گوتیمە لە کۆمپانیای سۆنین حەزەکەنیش لەگەڵ بکەینەوەوانە لەناو مۆبایل زۆر جاران ئەکستێنشنەکە دیار نیە ینی مەسەن ئیمێلەکە نووسرایە فرەم سۆنی کە دیکەوە دەڕۆی ناوە ئیمێلەکە شتێکترە منیش چوومە سەر کۆمپیوتەرەکەم لەوێ ئاشکرا بوو ئیمێلەکەم ناردەوەتی ئەو ئیمێلەی سۆنی ناتوانانی بە هیچ شێوەیەک ئیمێلی بۆ بنێری ینی خۆی سۆنی نامەیەکی ئۆتۆ بوو وەڵامی دامەوە بە ئۆتۆماتیک ناتوانانی ئیمێلی زانیم کەەوە سکامە بەڵام ئیمێلەکەەوەندە جوان بوو ئەو فەریان بۆ نردبووم هەموو شتێک دەتوانانی وا ئیش بکەین و نازام چی بۆ پارێک ئەجە پارێکی زەبەلە لە سامسونگ بۆم هاتووە لە ئینڤیدیا لە زۆربەی کۆمپانیاکان ئەوەی کاکزانە لە بەردەم ئۆفەرەکەی تۆزە شل نەبووی بینی خۆمان بابەرە وڵاوەشتێکی وا دەبینی ینی دەنووسی بە یەک ڕیکلام من $10,000 پێدەدا مشتیوە پارێکی خەیاڵی دادەنێن هەتا یەکسەر من لەوەی تیکتۆک وانە بوو لەوەی تیکتۆک گوتیان ڤێرفاید بدەن کاتە تیکتۆکم زۆر ئەکتیڤ بوو منیش فکرم لەوە نەکردەوە لە دەرەوەش بوو مەشغوڵ بووم مێشکم لەسەرەوە نەبوو ئیمێل و ئەوەکەم بۆ نرد ینی هەندێک زانیاری بوو پاسۆر نابەز
یەکسەر تیکتۆکم ڕۆیشت نەشتم هاتەوە ئێستا دانە یەکترم داناوە هەرچەندە لەخوا بە زیادەوە باشترە لەوی تریش کاکزانە تۆ ئەوانەی ئەو کەسانی هەر بەڕاستی کە مەشهورن گوێ بە هاکوماگ نێن چکە بە زۆر بەزووی پلاتفۆرمەکانیانەکەوێتەوە سەر سکەی خۆی بەڵێ بزەبت ئەرێوەڵە بەس هەر ناخۆشە ینی تۆ شتێکی وانجە زۆر ئاگاداری ئەوانەش بنیانی ئێمە دەبێت بزانین ئێستا هەر شتێکی وا بێتە پێش دەبێت 100% تەکید کاتەوە کە بەڕاستیە ینی کە ئەوە زۆر بێتان بۆ ئەوە بابەتی ئایش ئێستا زۆر بووە ئایەکە زۆر خەتەرە زیرەکی دەست کرد ئەنەوەش بابەتێکی ترە کە دەتوانن بە هەموو شێوازێک لە شێوازەکان هەڵت خەڵەتێنن یعنی لەوانەیە کەسێک خۆی بکاتە تۆ نەزانیت چونکە من ئەو ڕۆژە ئافرەتێک لە فەڕەنسا نزیکەی 7,000 دلاری بە کەسێکدا بوو وای زانی بوو براد پیتە ینی قسە نازانم ئەو بابەتتان زانیان بەژیری دەست کرد بەژیری دەست کرد بەڵێ هەر خۆی دروست کرا بۆ براد پیت خۆی بۆ نامێدەنان ڤیددیو کۆڵی بۆ دەکردووە شتانە نەیزانێکزانە کەسابەتی چاکە بینی خۆمان وڵا ئەو بابەتانە زۆر باشە کاکزانە تو خواک و یاریکەرەگەی مەیرەک و هەمدیستان تو بابیژی تەگوت زارۆکمە بەڵێ تەمەدرێت انشاءالله وەکو باب تو چ ئەمژگەردێک و بۆماتکێک و زارۆکێنوان بنوای یاریان بکەن و هەندەکان ژ نەکەن یان چی یارین باشە هەیەت ئەلکترۆنیک و بێنەکردن بۆ زارۆکان هەمان دەم دانێکیدن و نهێنەکردن ئەنێک و وابک ئەمژگارێتە بۆندێک و بۆمان چییە بەڵێ بەنسبەت یاریکردن من هەست دەکەم لەو سەردەمە ینی زەحمەتە تۆ دووریان کەوە بە تەواوی لەو بابەتە چونکە ناتوانانی کۆنتترۆل ناکرێت ئەو شتەیە و هەست دەکەن ئەوانیش ینی لە نابێت ئەوان سەردەمێکترن لەگەڵ ئێمە دەبێ یاری بکەن بەس باشترین شتەوەی دایک و باوکان خۆیان هۆشیار بکەن لە بابەتەکان یانی بزانن ئەو شتانە چیم زانیاری وەگرم وەکو تازە وەکو ناو کاکزانە وەکو ناوەکان پێشیارمان ئەگەر یاری خۆی ئەگەر بتوانن یاری ستۆری بکەن ینی ئۆنلاین نەبێت ینی یاریەکە ئۆفلاین بێت بە خۆی بیکات کەسی لەگەڵ نەبێت لە ئۆنلاین ئەو باشترین شتە بەڵام ئەوە زۆر زەحمەت بوو هەم کەسێک نایکە چکە یاری زۆرە وەکو یاریەکانی ڕۆد ڕەنەر و نازانم ئەوانەی کە ڕادەکەن و ئەوە دەکەن و بۆ خوانە و یاریان بەسەن شەترەنج و ئەوانە بۆ مێشکی زۆر باشە ئەو یاریانە هەمووی هیچی زەرەرێکی ئەوتۆنیە بەس کاتەکەی زۆر نەبێت یاریەکە کە ئۆفلاین بێت واتە خەڵک لەگەڵ ئەگەر یاری ئۆنلاینەکان بێت بەڕاستی ماینکرافت یاریەکە کە باشە شتیش دروست دەکەی و ئەوە دەکەی ئەو یاریە چەند ساڵە هەیە کەمترین کێشەی هەبووە کە ها خانوشتی وە قەڵاوشتی بۆ خۆ دروست دەکەی ئەوانە یارێکی هادە بێ مشکلەترە لەوانە چەند یاریەکتری هەیە وەکو فۆلگایس ئەوانە باشترن بەس ڕۆبلۆکس من بەڕاستی هەر نالم کوڕەکانم بیکەن دوو کوڕمەیە نالم بە هیچ شێوەیەک تا ئێستا ڕۆبلۆکس بکەن هەست تا حدێک فۆرتنایت باشترە لە ئەوە تا حدێک پەبجیش بەڵام تەمەنی خۆی لە مناڵی ناوی فۆرتنایت و پەبجی بکەن بەڕاستی توپانی مامۆستاز خۆگەلێک توپانێتی بێگومان تۆپانش زۆر باشترە تایبەتی ئەوەشیان چکە لەوانەیە مناڵ نەیکەن ئەخەم باسی مناڵ دەکەم مناڵەوانەی زۆر حەزیان لە تۆپانێت GTA کاکزانە GTAش کێشەی نییە ئەوە کۆڵ ئۆف دیوتیش ناڵێم هەر یاریەکانی کە چەند ساڵە هەبووە پێشتر هەبووە زانیمانە ئەوانە باشترن لەوانی کە تازە پێیابوونە بەڵام ئەوەندەیە کۆنتترۆلی بکەی وە بزانین لەگەڵ چێ قسە دەکە ئاگاداری بەردەوام کە بزانین لەگەڵ چێ مایکەکە هەر لەحزەیە قسەی کرد یعنی بەنووسین بەوە ئەو کەسە چێ من یعنی یەک نەفەر کوڕەکەم لەگەڵ کەسێک قسە دەکرد لە بەریتانیا لە یوکەی یەکسەر قسەم لەگەڵی کرد گوتم دەمەوێت بزانم باوکت لەگەڵ باوکت یانێکە قسە بکە یەکسەر لەگەڵی قسەم کرد بزانم تەمەنی چەندە ئەوە چێ ئەنجا ئەو شتە هەیە بابەتان هەیە باش کاکزانە باسی شتێکیان بۆ کردم سەبارەت بە تۆ وتیان کاکزانە هەر ئەتاریەک و یاریەکی ئەلکترۆنی هاتبێ لە کوڕی زەویە دەستکەوێت لە ماڵەکەی کاکزانایە هەیە باسێکی وشتەمان بۆ بکە بڵێ ئەوە من حەزێکی مناڵی خۆم بووە پێ دەڵێن کۆلێکتەر ئەستا هەیە کۆلێکتەری سارەیە لە ماڵ ئەو پارەی زۆرە ینی سارەیەکی زۆری هەیە هەیە کۆلێکتەری مەسە من هەمە ئەو سارە بچووکەکانە هەیە ڕادیۆیە مەسەن باوکم بە ڕەحمەتبی حەزی لە ڕادیۆ بوو زۆری هەبوو ئەجا هەر کەسە بە شتێکی دەگی منیش بەڕاستی ئەو کاتە هەم بوو نەمفرۆشتەوە هەر مامبوو تا ئێستا عین لە من باسە لە نەوەتەکانەوە تا ئێستا نزیکەی بە هەزارانم هەیە هەر ئەوها لە ماڵەوە هێشتومەوە بەڵام زۆرە ینی ئەوە لە دنیادا ئەو حەزە زۆرە خەڵک هەیەە پێ دەڵێن کۆلێکتەر ینی تو یاریەکە تەواوی ژەنێکێ مامەزانات خی لەوانەیە بڵێم وەکو جیهاز وەکو کۆنسۆل لەوانێت تا 100 جیهازم هەبێت 100 جیهاز بەڵێ ئەنجا هەموو دوو سێسم هەیە مەسەن PS5 دوودانە سێدانە هەر یەکە دوو یەک دوانێکم ناو پاکەتی هەڵگرتووە ئێستا بە قیمەتیش بووە بۆ منە ئەگەر هەندێکیان ئەوانی کەن ماومە لە سەرتاکانی 2000ەکان نەوەتەکان
ئەو کاتە لەوانێت 200 دلارم پێدا بێ ئێستا لەوانێت 2000 دلار بکە 1000 دلار ڕاستە چونکە نەماوە یعنی ئەها بە کەپسی بەداخراوی بە نوێی نەماوە دەبێتە ئەنتیک دەبێتە شتێکی توحفە ڕاستە اینجا پاش ڕۆژێکی داوەتە ماڵە خۆش بکەم منشەکە بە سەرچاو لە بەڵام پێمان خۆشەوێ بۆی شتانە ببینین لە پێش خزمەت دامە باش زانا خالت شارەزاد دوباره تەکنۆلۆژیەکەلێک سپاسکردن واستوری گەلمان زۆر بەخێر بێ زۆر سپاس زۆر سپاس مەتین پێم وا بێ تەواو بوو کاتمان بەڵێ لەگەڵ مەتین کەریم خان بانی 24 ئەمڕۆ بە کۆتا گەشت ئاوەدان بێ ماڵەکانتان سەربەرز و سەرفراز بن هەیە سبە ڕژەکە خۆش بۆ هەموویات خوازم اون هەر شاد